سڵاوتان لێبێت من کامەران حاجی عومەرم ئەم جارە بە دوواداچوو لەسەر پاسەپۆرتی تازە و کار و چاڵەچیەکانی بەڕێوەبەرەتیەکانی پاسەپۆرت دەکەم لە هەرێمی کوردستان بە تایبەت لە سنووری پارێزگای هەولێر کە هەرچەندە پاسەپۆرتی ئەلیکترۆنی دەرچووە بەڵام بەپێی زانیاریەکان ئەوەندەی کە پەیوەندیم پێوە دەکرێت خەڵکێکی زۆر دێتە نووسینگەی دوی هەولێر لێرە داخوازی پاسەپۆرتی کۆن دەکە لۆدێکی زۆر هەیە خەڵکێکی زۆر داخوازی دەرهێنانی پاسەپۆرت و نوێکردنەوەی پاسەپۆرتی عێراقی واتە کۆن و ئەلیکترۆنی و ئەوەی کۆنیش هەیە با بزانین دۆخەکە چۆنە بۆچی ئەو هەموو خواستە لەسەر پاسەپۆرت هەیە ئەرێ پاسەپۆرتی کۆن یان پاسەپۆرتی تاسا خواستی زیاترە لەگەڵم بن. جواز وەرگرتەوە یا وەرنەگرتەوە؟ ناوڵە هێشتا وسیمە پەنجەم وەرد کرد؟ بەڵێ. چۆنە جواز دەردەینی؟ کۆم بوو نوێ تازەیە؟ تازەیە. یەکەم جار لە ژیان جواز نەیە من نییە کچەکەمە. بەڵێ. هایتم بەخۆم. هایتت؟ یەکەم جارە دەردەی. بۆچیە جواز؟ عومرەیەوە. لە چ عومرە؟ ئینشاءالله. لە چ عەرەبستانی سعودیە؟ ئینشاءالله. ئینشاءالله لەسەر خێر. ڕەمەدانانیش ڕۆژانە ساتە دەینەوە سڕە ڕۆیشتیا. ڕۆژێ 150-200 نەفەر سڕە دادەندرێ لە ڕقم سێژەی تەنیشت. یعنی یەکەم جار لە سڕەوە دەست. سڕە دادەندرێ بەڵێ. یەکەم جار سڕەیە. سڕەدانە ساتە دەینەوە ڕۆیشتیا تا ئەوڕۆکە. یعنی لەو ژوورەوە دەست. لەو ژوورەی دەست پێ دەکەم ڕوپەی تەنیشتمان سێژدە بەڵێ. ئەمە ژووری سێزدەیە؟ بەڵێ. یعنی یەکەم جار هاوڵاتیەکە گەربێ جواز دەربینی نوێ بکاتەوە لێرەوە دەست پێ بەڵێ لێرە دەست پێ دەکات و سڕای دەبوو دەنووسین. باشە ئەمڕۆ چەند کەس داوای کرد؟ نزیکەی 160 کەس سڕای نووسیوە. 160 کەس. باشە چی پێویستە توخوا پێم ئەو مەسەم سەکاتەکانی ئێمە مەکتەبەکەمان ئاگادار کردووە کە فۆرمەکەی پڕ نەکەنەوە. باشە. تۆ فۆرمە چادرۆژ حکمی هەیە بەسەر دەچی. ئەو باشترە کە پڕ نەکرێتەوە. سڕەکەی مە 24 ڕۆژە نزیکەی. باشە. بەسەوە سڕێک بۆ نمونە ئەوە سڕەکەی بەبەری دەکەوێت؟ ئەوە دەینۆ. دەینۆ. دەینۆ هەوڵات. دەینۆ دێ مامەڵە دەست پێ دەکات. بەڵێ ئەو هەوڵاتێ دێ ئەو دەداتەوە مەکتەبەکەی هەتا ئەو کاتی مەکتەبەکە لەوە حازرەکە. دەینۆ باشە بۆ تۆ؟ وەختە چی باشە؟ تمام مشكلة. ئەتوو سەفەر دەکەی؟ لا تمام. یعنی نیاز تێت جواز وەرگری سەفەرکەی. بەڵێ. لە چ شوێن دەرێت؟ والله إذا حسب زين. هەر حەز دەکەیت جواز دەردن یا سەفەرت هەیە؟ لا باسبور كذا كمان. چۆنە لە دەرێ وەستاوی؟ بە قورعانەوە پەنجەمۆرمان کردیە ئەی وەرگنەوە مایە چەند دەبی پەنجەمە وەرد کرد بە ماوەی چەند؟ بە قورعان بە ماوەی هەتا دوو مانگیش بێدەچی سێ مانگیش بێدەچی. چەند دەبی خەریکی پەنجەمۆر؟ دوو مانگە خەریکی؟ ئارێ وەڵا. دوو دوو مانگە مانگە خەریکی خەریک. پەنجەمۆری؟ دوو مانگە. جوازت دەوێت؟ زەواز دەکەیتەوە نوێ دەکەینەوە. نوێکردنەوە و دەنیا تەقریبا یەک. هەر یەک معاملاتەوە یەکەوە هیچ ئەوەی دوو مانگە خەریکی؟ ئارێ وڵا هەیە سێ مانگیشەوە ئاموزام ئێستا وەڵە مارێ سەفەری ژەکە پێی ناکرێ. بەس تۆ چاوەڕێ دەکەیت چەند جار هاتووی سەردانی ئەم نووسینگەیە؟ بەرێ وەرەکەشیان دایتە مەدرێت چاوەڕێ ئەو کۆ دەکەین ئەو کۆدەش خۆ دەزانی کەنج دێتەوە. سەفەر دەکەی؟ بەرێ وڵا گەرێست ئەو سەفەر دەکەم. چێوە دەڕۆی؟ وڵای دەست بە تەمام سمەیە ئەوەی تورکیای. دەچێت تورکیا؟ بەریارەوە. گەشت دەکەی؟ بەریارەوە. ئەم شوێنە نووسینگەی دوی پاسەپۆرتی هەولێرە لێرە تەنیا ئەو پاسەپۆرتەی کە پێشتر مامەڵەی پێوە دەکرا خەڵک لێرە پاسەپۆرتەکە دەردێنێ نوێ دەکاتەوە بەڵام سیرکردن بەڕێزانم بەڕاستی من تووشی شۆک بووم کە بینیم خەڵکێکی یەکجار زۆر لێرە خەریکی دەرهێنان و وەرگرتنەوەی پاسەپۆرتی تازەیە لێرە دیسان مەجموعەیەکی دیکەی خەڵک هەمووی لێرە وەستاوە کۆبووتەوە دیارە هەر بەشی هەرە زۆریان مەبەستیانە سەفەرکەن یارە خەڵک سەفەر دەکا گەرنا پاسەپۆرتی بۆ چییە هەرچەندە من دەمەوێت لە نزیکەوە لەگەر هاوڵاتیان قسە بکەم بزانم هۆکاری ئەو قەرەباڵغیە ئەو خواستە لەسەر دەرهێنانی پاسەپۆرت چییە دەمەوێت لەگەڵ بەڕێوەبەری نووسینگەی دوی پاسەپۆرتی هەولێر قسە بکەم بزانم دۆخەکە چۆنە چی دەکەن بۆ خزمەتی هاوڵاتیان یعنی زیاتر خزمەتکردنی هاوڵاتیان ماندوو نەبی باشیت جنابی مقدم سەریشت قەڵەباڵغا ماندوو نەبی باشی حواڵ چۆنە ببورن تخوا کەمێک لە کاتتان دەگرن بەڵام هەر بۆ خزمەتی ئێوەیە قەڵەباڵغێکی زۆر دەبینم ئەو قەڵەباڵغێ بۆچی دەگەڕێتەوە ئەو قەڵەباڵغێ هەموو ساڵان لە مانجی هاوین لە مانجی شەشەوە تا مانجی دا ئەو قەڵەباڵغێ بەردەوامە هەموو ساڵێک
هەموو ساڵێک هەموو ساڵێک ئەو لە 6 مانگی 6 شش هەتا مانجیدا بۆ چیە و چیە و 4 مانگە چیە ئەو چوار مانگە لە بەرەوەی فەسلی هاوین دەست پێ دەکات وڵاتی مەدارس و کولەکان دەست پێ دەکات خەڵک سەفەر دەکات یان بۆ نەخۆشیە یان بۆ سیاحەتە یا دەستە عەمرە ئەوانەیە ینی هەموو دەچنە دەرەوە یعنی ئەوەی کە ئێستا لێرە دەبینی تەنیا مەسەلە ئەوە نییە جوازێک دەربێنێ لە ماڵی لە چەکمەجەکە فڕێ بدا سەفەر دەکە سەفەر دەکات هەر هەر سەفەر دەکە بۆ گەشت بۆ گەشت ئەگەر بیکەینە ڕێزبەندی زۆرترین ئەو خەڵکانەی کە جواز دەردەهێنن بۆ گەشتە یان بۆ نەخۆشە یان بۆ عەمرەیەش بەشێکی بۆ نەخۆشە بەخشێکی بۆ عەمرەیە بەشێکیش سەفەری سیاحەت دەکات بەشێکیش هیچیش پێ نیە هاتی باش ئێستا دەبینم دەیان کەس لە هاوڵاتیان وەستاون بەر ڕۆژانە چەند کەس دێتە ئەم شوێنە 600 700 600 حتا 700 نەفەر بەردەوام بەردەوام باشە ئێوە کۆمەڵێک نووسینگەشتان کردوتەوە ئەمە نووسنگەی سۆرامان هەیە کۆیە و هەولێریش دوو نووسنگەمان هەیە بەزی هەولێر نووسنگەی یەکمان بووی تا ئەلکترۆنی لەبەر هەندێک ئێستا لۆدەکە زیاتر لەسەر ئێمەیە هێشتا لۆ زیاتر لەسەر ئێمە یعنی ئەو جوازە تازەیە وای نەکردووە لۆت کەم ببێتەوە لەبەرەوەی جوازە نوێیە سیستەمەکەی فەرقی هەیە لەگەڵ سیستەمەی ئەو کە دەبی موعیدی وەرگری لەو پەنجەم وەرەکەی لەبەر هەندێ موعیدەکەشی وچی منە دووش ئەو سیستەمەی لەگەر ئەو سیستەمە فەرقی هەیە هەر نەفرێک تقریبان دا دقاتە چارەیەک پێ دەچێت ماندوو نەبی جواز دەردەهێنی والله لە بۆ مدارەکان دەبێت هەر هەموویە بێت چار چۆن ئێستا دەست پێ کردووە والله لە مێژە دەستم پێکردەوە سێ مانگە هەر پێنجەم جارە دێم یەکەم جارە بۆیان دەردێنی نانە پێشتریش هەیەم بۆ نوێی بەس نوم دەکرێت. کردەوە بەڵێ نوم کردو بەسەر چوو بەسەر چوو بەسەر چوو نوم کردەوە چەندە خەریکی مامەڵەی بەخوداوە سێ مانگە من دێم بنووسم سێ مانگ ئێستا کە دیسان هاتیمەوەڕۆ دەرە بڕۆ 15 ڕۆژکەوە لە ماوەی ئەو سێ مانگەی چەند جار هاتووە ئێرە چار جار ئەو جا پێنجەم جارە بەخوای مەوعیدت وەرگرتووە هیچ ماعیدە دێنم بڕۆ باش ئەوەن ڕۆژەوەرە دێم و هیچ لازمە بۆ تۆ جواز لە بۆ منداڵەکان بە لازمە بەرێ نەخۆشیە گەشتەکە ئێستا بەبێ پاسپۆرت ناتوانێت لە وڵاتی بچێت ئێستا ئێستا تو دەمێنێت بەپەلێ ئێران پێویستەکە بەرێ بەپەلێ بەرێ یان شار وەڵا بە پەلەمە بەپەلێ. ئێستا یەکێکمانە وەڵا بڕ نەخۆشە مۆزبت نێدەی بەمە ئێران ئەوە مەکتەبوادا دێتەوە هیچ فادەمان لێ دوای جوازەکەت بۆ لە بۆ منداڵەکان بۆ منداڵەکان. بەرێ قەرەبار غێر زۆر قەربارەکە بێتان قەربارەکە ڕاستە لەسەر کۆپیتەر یەک نەفەرێدانە کاکەمان لەبا 5 کە 6 کەسی دابنێن بۆ بێ خەرکەکە زوو بەڕێ بکەین زیاتر بێ. ئێستا یەک نەفەریاندانە ئەمرە سەعات 8 سرم گرتەوە سەعات چەند ئێستا فەرمو دەریتم بڕۆ تاوە نەبوو یەک کەلیمە باشە بەس خەڵکێک جوازی وەرنەگرتەوە ئەو قەلەباڵغێ دروست بووە مامەڵەشی کردیوە جوازەکەش کامەران دەزای مشکلەکە چی ئەوانە لێکوانە هەر نەفەرێک عادی 100 کەسیە لازمە مۆزەتیان زۆرە تەوزیعاتی پێ بکەن مۆزەفەکان کەمە بەڕای تۆ زۆر کەمە ئێستا لێک کۆمپیوتەریا 200 کەس چاوەڕێی دەکات 200 کەس چاوەڕێی دەکات با بکەنە 5 کەس مۆزەکەیان زۆرە یعنی ئەو فترەی زیاد بکرێت زۆر زیاد کرد باش جواز دەردەین ئەمەی کۆن کۆنەکە بڵێ ئەلکترۆنیەکە نوێ دەکەیتەوە ینی پێشتر سەفرت کردووە سەفەرم نەکردی بە جوازەکەم بە سەرچۆنیە دەکەمەوە بەنیازی سەفەری جارێ بزانین دەتوێ بچێت چی دیارە گەشت دەکەیت ئینشاڵڵە بۆ نەخۆشی نی نانە ئینشاڵڵا هەر بۆ گەشت پێم خۆشە چۆن ئەلکترۆنیەکە دەرنەینە کارتی نیشتیمانی تەواو نەکردی دەبی کارتی نیشتیمانی تێبی ئەو کاتە دەتوانین دەریبینی حەز دەکەی ئەلکترۆنیەکە دەرینی ڕسوماتەکە تەسیر ناکات حەز دەکەی ئەلکترۆنیەکە دەروێن پێت باشترە ئەگەر کارتی نیشتیمانیت هەبە نەداتێم شو تۆ گوتە سەرنجێکم هەیە بلیتێکم وەرگرتووە بە حیساب لە ڕێی ئینتەرنێت گوتیان جوازەکە تەواو نەبووە ناخۆی لیکە خۆیان بڵایان کردەوە ئەو فەرمانگە دەزانم لینکەچیان بڵاو کردەوە خەڵک معلوماتی هەبی لە سەری کە ڕۆژانە متابعی ئەو جوازەی خۆی بکزانانی دەرچویان دەرنەچوو باش ئەمن هەم ڕۆژ متابع دەکەم هەر دەرکاکە ئەو ناوە تۆمار نەکراوە کە وەرد گرتەوە دەمسری ئەو تەواو بوو تۆ هاتی وەرگتەوە لێرە ناوەرم نەگرتەوە چمە پرسیارم کە دەرکاکە هاتۆتەوە 20 دقیقە پێش ئێستا لە لینکەکە لێن ئەو لینکەی دانراوە وەکو پێویست زانیاری نادە نەخێرم پێم وایە کە وەردەگیرێتەوە ئەزە داخلی ئەو لینکە دەکرێت کە وەرجراوە پێش دەکات داخلی ئەو لینکە بکرێت تۆ دەڵێتە برادرانی تەکنیک لە سینگەی دوی پاسپۆرت پێش ئەوەی کە وەربژێتەوە داخل بکرێت نەک پاشان بۆی هاوڵاتی هاوڵاتی لەمارە بۆ خۆی سیر بکاتم بزانانی کاکە ئەگەر هات بێتەوە ئەزابێ نەک لە مارە ئەم سیر دەکەم نهاتەوە بێ مێرەکان هاتیتەوە
لە پێشودا لە نووسنگەی دوی هەولێر ینی بینایەکی کە بۆ ئێستا باڵەخانەیەشتەیە هاوڵاتیان خۆشببختانە لە بەردەم سپلیت دانیشتون ینی جیاوازێکێ پێشتر چەند ساڵێک بەر لە ئێستا من بەرنامەم کردووە خەڵک لە بەردەم دەندە بوو لەبەر ڕۆژ بوو هەمان ئەو قەرەباڵغێ بوو بەڵام خۆشببختانە ئێستاەوەی دەبینین کە حکوومەت کابینەی نۆیم توانیوێتی شوێنێکی گونجاو بۆ هاوڵاتیان دروستکە بەشێک لە هاوڵاتیان گلەییان کردمە ئێمە ئیشی ئێمە چ گلەیی هاوڵاتیان بگەینین بە بەرپرسان بەڵام بەر لەوەی کە لەگەڵ بەرپرسی ئەو بەشە قسە بکەم یەک لە هاوڵاتیان گوتی کارمەند کەمە ئەمە بەشی وردبینیە حەز دەکەم ئەم بەشەوەکو نمونە بێنمەوە ئەوە کارمەندێک ئەمە دوو ئەمە سێ ئەمە چوار پێنج شەش هەفت هەشت کارمەند تەنها و تەنها لە بەشی وردبینیە ینی خزمەتی هاوڵاتیان دەکەن جواز دەردەینی بەێ بۆچی دەردەینی جواز بۆ سەفەر دەکەم دەچێت چێن دەرێت دەچمە ئیرە ئێران بۆ نەخۆشی بەێ بۆ نەخۆشی بەێ باشە بۆ هەموو دەستنە ئێران بۆ نەخۆشی ئەی خەستەخانەکانی خۆ خۆمان لێرەش عیلازم کردە بەس گوتیان لەوێن دەرە باشترن ئللا لەوێ باشە وڵەوە دەرێن باشە ئەی پارە زۆر ناڕۆ بچێوێ بە قورآان دەڕۆ بەس چ بکەێت ناچاری هەرێوە لە خۆم نییە لۆ کەزانەکەم نەخۆش چەندە خەریکی مامەڵەکەی بەخوای بینەکە بینەکە هاوکاری کراویان نا بەرە دەکرایە هاوکاری کراوی دەست خۆش ئەوانەی نەخۆش بن هاوکاریان دەکەن بەڵێ ئەوانەی نەخۆشن هاوکاری دەکەن ڕاستە خۆ پەنجەمۆلیان پێ دەکەن و ماوەی دوسێ ڕۆژ دەیدێنەوە سڵاوت دەبێ چ دەڵێ بۆ گلەی هاوڵاتیان هەندێک جا گلەیتان لێ دەکەن دڵی هاوڵاتیان لە بابەتەکانی ئێمە تێناگەن مەسلەی ئێمە کاروبارەکانی ئێمە یەکەم جار کە هاوڵاتیە بۆ لای ئێمە ئەچێ بۆ ستۆبلیست بەشی مەنەعسەفەر بەشی مەنەعسەفەر ئەبێ ئەو ناوانە هەمووی داخلی فایلی خۆی بکات ئایا ستۆبلیستی هەیە یان نا کاتێک کە ستۆبلیستی نییە دوای ئەوە فایلەکان جا ئەکرێتەوە اینجا بۆ ئێمەیە کارتی زانیاریەکان داخلی ئەم داتایە ئاکرێت زۆربەی داتایەکانی عێراقی تایە داخلی ئەکرێت ئەم فایلە دانە داخیلەکرێت ئەبێتە هۆی ئەوەی کەوا لۆدێک دروستە بێت چونکە دانەیە کۆمپیوتەرە ئەو لۆدە دروستە بێت یەک کۆمپیوتەرمان هەیە پەیوەندی بە بەغداوە بەڵە پەیوەندی بە هەموو داتایەکانی عێراقی تایە سەتا تقریبان ئەگە بڵێم هەشتا داتایەکانی عێراقی تایە ینی یەک لە هۆکارەکانی هێواش بەڕێکردنی هاوڵاتیان و کۆمپیوتەرەکانمانە بەڵێ چەند کەس تۆپی پێ دەکرێت بە پێویست وڵا ڕۆژانە تقریبان ئەڕوا بۆ جاروە 50-60 حاڵات بۆ 60 حاڵات ئەمانە چین حاڵەتمان هەیە موالی دەکەی متابق نییە لەگەڵ جوازەکەی بۆ نمونە کە کاتی خۆی جوازی دەرکردووە جنسی و هەوێ بەدەست ئەنووسرێتەوە بەدەست مۆزەفەکە بزانە خەلەلێکی کردووە مانگی شەشی کردەوە مانگی هەشت لەو بابەتانە بە چەند ڕۆژی جەوەستاوە خی نازان ببیرم دە ڕۆژ چەند بوو پەنجەمە وەرم کرد و پاش دە ڕۆژی وەرم کرد بەس پێم بڵێ تۆ جیاوازە کۆنەکە دەرێنەوە یەک جواز هەر نازان کۆنێت آخر ئەلکترۆنی نه ئەلکترۆنی نەیمە ئەلکترۆنی تو پێم بڵێ پاشەوەی جیاواز بۆ چەند ڕۆژە وەرت گرتیە نەمێژ وەرم گرتەوە لەمێژە سەفەرت پێ کردیانە بەڵێ چیان دەرێ ئێران ئێران بۆ گەشت لە گەرگەشت شاخانی چیمە باش ینی هەر بۆ سیاحەت بەڵێ مامەڵەکان باش بەڕێوە دەچی ئێستا تۆ ڕازی لە ئادای هەمان ڕاستیمە بەس قەلەبارەکان قەرەبار کە هیچ کەسێک ڕاوە نەستا هیچ مۆزەفەک پێم بڵێ هەمومان پێکەوە دەچینە سەفرە هەمومان پێکەوە نان دەخۆن هەمومان پێکەوە جەوازدەوە باشەوە ئێستا لەگەم هاتی زیشپێنە ڕاستە ئارێوەڵە لەگەر تۆ ژاتیشی پێێنە بەس دەیەوە ئێستا دەن هەر دوێ دەربین چاو لێکەریان ماندوو نەبی ماوەستە باشە بە قورامەوە سێ مانگە لە مانجی پێنج زۆرەوە بکردات ئێستا ناتەوە نەخۆشمە مانجی پێنج ناتۆتەوە هەتی ئێستا ناتەوە نەخۆشیشی نەخۆشمەوە تازە ئەوم دەرهینای دەچێت چی وڵاتە وڵا ما ئیران لە دەچمە تورکیا دەچێت تورکیا ئەتو بەس پێم برێنەوە دەچێت ئێران و دەچێت تورکیا ئەی خۆمان ئێستا دکتۆرەکانی خۆمان گیان لێبی دەرێ کوڕیان وڵا دکتۆری باش مەکەن عەمیان إلا علاج لەبی فمێن دەر دڵنیای نەوێت چارەسەر چاوکم تاوانە بەس پارەت زۆر دەڕوە چ بکەین ناچاری لە چ بەشەکە ئیشەکەت ڕاوەستاوە وڵاوە تەقدیم کردە لە مێژە و ماجاز ئەو ڕێدێتەوە سبێ دێتەوە یەخێزان هەتەوە ینی لە مانجی پێنج هەتا ئێستا پێزەوە من ئێستا دەبمە لای مدیر بارزان کێشەی تۆچی باش
جەنابی مدیر زارشکە سڵاو هاوڵاتیەکە دەڵێ نەخۆشم لە مانجی پێنجەوە ببوورە مامۆستاجیان دەڵێ لە مانجی پێنجەوە مامەڵەم هەیە تا ئێستا لێرە ڕایی نەکرێت هەرچەندە ئەمە دەزانین خەڵکێک نەخۆش بووە بە چاوی خۆمان بینیمانە هاوکاریتان کردووە بەخۆش ماتێکردن تقریبان 15 ڕۆژ لە پێش گوتی وەرەوە چارشەمەکە هاتمەوە باش تۆبیە وەردەگرین ڕۆژانە ئەمن وەری دەگرم لەلایەن معیدە دەمێدرم فلا ڕۆژ وەرە وەرگرەوە ئەمە دەفتەری خاممان کەمە بەڕێ لە هەموو عراقەکەمە نەک بەس کوردستان هەرێمی کوردستان لە هەموو عراقەکەمە ئەوە تقریبا دۆ ساڵێک دەچی ئەو شتە معاناتە هەیە بەس معاناتەکە ئێستا زیاتر بووە لەبەرەوەی خەڵک زیاتر ئێستا پێویستی بە جەواز هەیە لەبەرەوەی سەفەر دەکە یانەوەتە نەخۆش یا دەستە عەمرە ئەوەی مامۆستای کەی تەواو دەبی ئەوی مامۆستای سێ مانگ ئەگەر تەواو دەکەین ئەمە دوی تاوا دەکەین ئێستا مادەم مامۆستا نەخۆشە دوی تاوا دەکرێت ئەمە نەخۆش ڕناگرێت پێرە شروقە لێ ئەوە مقدم ڕابەر دەڵێ ئیشەکەت تەرتیب دەبی باشە ئەم شوێنی دەبینن ئەمە شوێنی وەرگرتنەوەی جەوازەکانە ئەم خاتونە بەڕیزە یەکێک ناوەکان دەخوێنیەوە جەوازیان بۆ دەرچووە من ناویان دەخینمەوە کە دێنێ ئێرکانە پەنجەمۆریان پێ دەکەین و جوازەکانیان دەدەینەوە چەند جەوازتان دایتەوە ئەوڕۆ والله ئەمە بە حسب بتاقە بیتن تقریبا نزکە دەڕواتن لە بۆ 300 جەواز ڕۆژانە ڕۆژانە دەگاتە 500 و 500 و 600 زۆر باشە چەند دەبی مامەڵەت کرد ئێستا جەواز وەردەگریەوە چەند دەبی مامەڵەت کردو مامەڵەم لە مانجی چار کرد بەس گوتیان 15 وەرە خۆم تاخیر بووم خۆ تاخیر سەفەر دەکەی یان حەز دەکەی پێویستم بۆ ئەو کیکار پێویستم پێ بوو ئەوەی کە من دەمەوێت سەرنجی بینەران ڕابکێشم ئەو وەسڵانەی بریتانیا هەر یەکە ژمارەیەکەوە ئەوە تەنها وەکو کارمەندان باسی لێوە دەکەن لەم بەشەمای ئەمڕۆیە بەڵام خۆشبەختانە ئەوەی دەبینم کارمەند هەیە لێرە ئیشێ دەکات بەڵام بەقەت ئەو هەموو خەڵکە نییە کە لێرە دەیەوێت مامەڵەکەی ڕای بکرێت جەنابی ڕاید هەژار سڵاو دەبێ ماندوو دەبێت لەگەر ئەو وەسڵات چۆن خۆتان دەگونجێن شارێکی زۆرتان لەسەرە وڵی زۆر زۆرەوە دەبینی ینی دیارە زۆر قەڵبالغە ئەمەش لەگەر خەرکەی ئەگەر هاوکارمان بن ئەمەش هاوکاریان دەبینی ئینشاڵڵا جوازێکی زۆر زۆریش لێرە ئامادەیە لێرکانە خەڵک هاوکار نییە تۆ دەڵێ زۆریان باشن بەس مەزموعەتیان دێن ینی ئیستیفزاز دەکەن ینی ئەنواعی تێدا بەس زۆربیان ئەلحەمدولیلا ڕێک پێکن ئایبیان نییە ئەوەندەی من لێرە بینیم چەند کەسێک لەگەڵ من دووە گوتی بە پەلەم هەبوو دەیگۆ من وەرزشوانم بوتوڵەم هەیە هەبوو دەیگۆ من نەخۆشم هەبوو دەیگۆ من سەفەری بە پەلەم هەیە بەڕاستی ئەوە هاوکاری چێ دەکەن ئەوانەی کە زەرورن بە تایبەتی نەخۆشەکان ینی ئیوەینی لێ ڕابوەستی ئەمە زۆر هاوکاری دەکەین ئەو کۆمپیوتەرەمان لێرە هەیە ئەگە حالەتی زۆر بیدەهین نە ژۆری لێوێ بەڕێ دەکەین نەک لە ناو خەرکیش ڕابوەستی ینی هەیە ئیوەی نیە ناو خەرکی ڕابوەستی ینی ئێوە دەڵێن ڕێز لە هاوڵاتی جیران هەرەمیان ئەوجا بە گوێرەی پێویستی هەیە جەوازی مامەڵەی کرد بێ وەری نەگرت بێتەوە هەیە ینی ئێستا و دۆڵابانە دەبینی ئەو دۆڵابانە ئەو دۆڵابانە ینی ئەو دەردەمان هەرماوە ئەو دەردەمان هەرماوە ئێستاش خەڵکێکی جەواز ناباتەوە ئەوان هەموو هەوە ئەو دوو دۆڵابە بە تایبەتی ئەوە هەر زۆر کۆنە لە 2013 یعنی لە 2013 من تکا دەکەم ینی هاوڵاتیان ڕەچاوی بارودۆخی ئەو هاوڵاتیانە بکەن کە نەخۆشن بەشێک لەوانە دەبینم نەخۆشن بەڵام هەندێک جاریش خەڵکێک نەخۆش نییە دەڵێ نەخۆش میان لە پێشەوەی کە یارمەتی نەخۆشش دەدەین بە قەس دەرێ نەخۆشم ئەوە شێ ینی دەبینی ئەو نەخۆشم بەڕێ دەکەم لەسەر موواجبە ینی نەکبرێ ئەوەیە واجبە کە یارمەتی نەخۆشەکەی بدەم تۆ گوت قسەم هەبوو لەسەر جەوازەکە وڵی کا کامەران ینی ئەو جوازانە زۆر قەدیمی تێدایە تێدایە لە حاڵەتێکی ئەو جوازانە بەسەریش تووە ینی کابرا نەهاتێ بباتەوە ئەو دەوازە لە هۆ ساڵیشی پێ دەکرێت ئەوە گەنجیشەوە ئەوە گەنجە 2013 نەهاتیە 2013 من نامێ وێنەکەی نیشانی بینەران بدەم 2013 بەداخەوە باز لە شتێکی کەش دەکەن دەڵێن کە لێرە جواز تەمەنەکەی تاوا دەستان دەست پێ دەکەن دێتن ینی ئێستا و جوازە بەسە تووە کە دێتن وەربگریتەوە ینی ناتایم بچتە دەرێ دەبی دووبارە بتی عمەلاتی بکاتەوە دووبارە نوێ بکاتەوە
پاشەوەی نووسنگەی دوی پاسەپۆرتی هەولێرمان بەسەر کردەوە کە پاسەپۆرتی کۆم بوو ئەم جارە نووسنگەی پاسەپۆرتی یەکمان بەسەر کردوتەوە کە نووسنگەی سەرچیە بەڕێوەبەری پاسەپۆرتی پارێزگای هەولێر مەریوان عەبدولسەلام محەممەد لێرە هەموو نووسنگەکانی هەولێر و تەنانەت سۆرانیش بەڕێوە دەبا کە خۆی لە 4 نووسنگە دەبینێتەوە لێرە پاسەپۆرتی ئەلکترۆنی دروست دەکرێت بەر لەوەی باسی ناوەڕۆکی پاسەپۆرتی ئەلکترۆنی و ئەو قەڵەباڵغەی کە لێرەشەیە ڕێزبەندی و سڕە و نۆرە و ئەو شتانە بکەین دەمەوێت باسی ئەوە بکەم کە سەرەتا سڵاو دەبێ جەنابی عەقیل قەرەباڵغێکی زۆر دەبینین بەپێی زانیاریەکانمان لە مانگی 6 تا مانگی 10 بەردەوام هەموو ساڵێک ئەو قەرەباڵغێ دروست دەبێت بەڵام پرسیاری سەرچی من ئەوەیە هەرچەندە فەرمانبەران هەن کارمەند هەن ناتوانن بیکەنە دوو شەفت بۆ ئەوەی کاری هاوڵاتیان باشتر ڕایی بکرێت مۆزۆی دوو شەفت کەمەک لە بۆ مەش قورسە ئێستا ئەمە دوو شەفتمان هەیە لێرە لە پاسەپۆرتی ئەلکترۆنی ئەمە دوو شەفت داوام دەکەین بەڵام ئەگەر جەنابەت مەبەست پاسەپۆرتی مەکتەبی دووە مەکتەبی دوو ئەوەندە کارمەندەمان نییە بکەین دوو شەفت و بە یەک شەفتیش پێڕادەگەین ڕاستی ینی لە بۆ معاملاتکردنەکە ئیشکالی مە لە بەڕێکردنی هاوڵاتیان نییە ئیشکالەکەی مە لە نووسنگەی دوو لە پاسەپۆرتە کۆنەکە زیاتر نەبوونی دەفتەرەکەیە نەبوونی دەفتەرەکەش ینی ئەوە تایبەت نییە بە کوردستان لە هەموو عێراق ئەو دەفتەرە کەمە ئێستا چەندتان پێ دەدەن بە خوددای بە هەفتە دەگۆڕێت جارێ بە هەفتە ئەو هەفتە هیچیانە بەمانە نرد هەفتەکەی تر 3 سندوقیان نرد بەڵام ئەو 3 سندوقا ئەمە دەبی تەوزیع بکەینە سەر 3 نووسنگە نووسنگەی دوو نووسنگەی 3 نووسنگەی 4 هۆکار چییە کە پاسەپۆرت دەفتەرەکەی کەمە خۆی دوو حالەت هەبوو ئەوەل جار پاسەپۆرتەکە لە کاتی بوونەوەی پاسەپۆرتی ئەلکترۆنی وازاندرا وایان زانی کە زوو ئەو سیستەمە ئیش بکاتن خەڵکە زوو بێ ئەو پاسەپۆرت ئەلکترۆنی هێوەگری بەڵام دواتر تەخیر بوو پاسەپۆرتە ئەلکترۆنیەکە ئەوی تریشیان تەبع نەکرد کە تەبعیش کرا درەنگ پێڕاگەشتن لە زانیش مەسەلەن ئێستا هەر ئەو بۆشایە پڕ نەبووە ئێستا زیاتر خواست لەسەر کامەیانە لەسەر ئەلکترۆنیە یان لەسەر جیاوازی کۆن هەردووشیان خواسی لەسرە قەرەباڵغ هەردوو لامان قەڵەباڵغە مەسەلەن پاسەپۆرتی کۆنەکە زیاتر لە 400 هەتا 450 کەس هاوڵاتی مەسەلەن سەردانی وێ دەکەن لە پاسەپۆرتی ئەلکترۆنی ئێستا ڕۆژانە مەسەلەن 250 عجز دەکرێتن لە بەغداد 250 260 ئەو جیاوازە ماوەی چەندی پێدەچی هاوڵاتیەک دەستی بکەوێ ئەمە چەندی پێدەچێت لە دۆخی ئێستا کە زۆر قەڵەباڵغە ئەگەر عجزی ئەلکترۆنیەکەی زووەر بگری زۆر بە ئاسانتر ئەلکترۆنیەکەی دەست دەکەێت لەبەر ئەلکترۆنیەکە ڕۆژانە کەمتر خەڵک تەقدیم دەکاتن و ئەو ئەلکترۆنیش یەک لە مەیزەکانی ئەلکترۆنی دەبێت بە ئەوڕۆ یان ڕۆژی پاشە دەی بدرێتەوە سەبارەت بە جیاوازی ئەلکترۆنی زۆر کەس دەڵێ ئەو جیاوازە تەنها پارە وەرگرتنە بە تایبەت کە وەک ئاگادارین پارەکە زیاتر دەچێتە بەغدا هیچ جیاوازێکی لەگەر جیاوازی کۆن نییە تۆ دەڵێ چی بۆ ئەمە دەست خۆش لەوە پرسیارەیە بەنسبەت جیاوازی ئەلکترۆنی فەرقی هەیە لەگەر جیاواز عادیەکەی لە ڕووی کوالیتەکەی باشترە لەوانەیە تەزویرکردنی زەحمەتترە بەڵام لە ڕووی بە قووەتی ینی هێزی پاسەپۆرت لە بۆ جەنابەت و لە بۆ مەسەلەن هەموو بینەرانیش بزانن هێزی پاسەپۆرت لە قووەتی ئیقتصادی دەوڵەتەکەی سیاسی دەوڵەتەکەی ئەمنیەتی دەوڵەتەکەیە نەک مەسەلەن ئەو پەڕە ئەو دەفتەرە ئەگەر هەر هاوڵاتێک بیۆ ویزەی وڵاتێ وەگرێ هەر کامە جیاوازتر نین کە هەمان بەهای هەیە هیچ فەرقی نییە بە پاسەپۆرتی عێراقیە و هەردووشیان مەسەلەن ئەوە پێکراون باوەڕ پێکراون لە هەموو قۆنسولیەکان و پارەکە بۆ چێ دەچی بەنسبەت پارەکەی بەڕاستی ئەمن حەز دەکەم ڕوونکردنەوە لە هاوڵاتیانی خۆشەویستی خۆمان بدەین پاسەپۆرتی ئەلکترۆنی چ پاسەپۆرتی ئەلکترۆنی چ پاسەپۆرتی عادی ئەو پارەی کە وەردەگیرێت 1 دینار نایەتەوە خەزینەی حکوومەتی هەرێمی کوردستان هەمووی دەگەڕێتەوە ئەمە لێرە هەموو بە داخلی کۆدی بانقی عێراقی دەکەین دەنێرینەوە دارایی عێراق نایەتەوە کوردستان ئێمە وەکو پاسەپۆرتی هەولێر و سلێمانی دهۆک هەموو هەڵەبزەش هەموو مەصرفمان لەسەر حکوومەتە بەڵام پارەکەیمە دەگەڕێتەوە لە حکوومەتی مەرکەزی
لەم بەدوادا چوونە بۆمان دەردەکەوێت کە خواستێکی زۆری گەشتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ دەرەوەی وڵات یەکجار زۆرە، چ بۆ تورکیا، چ بۆ ئێران، چ بۆ ئەمرا، سعودی عەرەبستانی سعودیە، هەردوو جۆری پەسەپۆرت خواستی لەسەر زۆرە. ئەوەی کە زۆر گرینگە ماوەتەوە ئەوەیە بڵێن بە هاوڵاتیان تکایە ئەوانەی کە نانەوێت گەشت بکەن پێویستیان بە پەسەپۆرت نییە، ئەو قەرەباڵغێ دروست نەکەن، دەتوان دوای 3 مانگی تر بە ئاسانی مامەڵەکانی خۆیان ڕایی بکەن. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێێت.